ئوسامە بن لادن ئەگەر جلشۆرێکی بکڕیایە نەدەکوژرا. ئەمە لە کتێبی گەورەبوون و ڕووخانی ئوسامە بن لادن سەرۆکی پێشووی ڕێکخراوی قاعیدە هاتووە کە لەلایەن پیتەر بێرگنەوە نووسراوە. کتێبەکە ئاشکرای دەکات کە نەبوونی جلشۆرێک بۆتە هۆی ئاشکرابوونی شوێنی بن لادن. بێرگن باس لەوە دەکات لە دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر چاوەکانی ئەمریکای بەسەرەوە بووە، بەڵام لە دوای ساڵی 2005ەوە بن لادن هەستی کردووە چاوی ئەمریکای لەسەر نەماوە. داوای لە پاسەوانەکانی کرد کە خانوویەکی گەورەی بۆ بکڕن لە پاکستان. خۆی و خانەوادەکەی چوون بۆ ئەوێ و لێی نیشتەجێ بوون. یەکێک لە هۆکارەکانی ئاشکرابوونی ماڵەکەی بن لادن تەنافی جل و بەرگەکان بوو کە بۆ وشکردنەوەی جل لە حەوشەی ماڵەکەیدا هەڵیان خست بوو. لە ساڵی 2011 ئەمریکا دەستی دەگات بەو زانیاریە. دوای چاودێریەکی ورد بۆیان دەردەکەوێت کە خانووەکە هیچ شەبەکەیەکی مۆبایل و ئینتەرنێتی تێدا نییە. هەروەها هەڵخستنی جلەکان بە شێوەیەکی زۆر بوون کە لە هی ماڵێکی ئاسایی نەدەچوو، چونکە بن لادن 11 پاسەوانی هەبوو. ئەو جلانەی هەڵخسترا بوون هی ئەوان بوون. دوای لێکۆڵینەوەی ورد CIA شوێنی بن لادنی ئاشکرا کرد. دواتر لە 2/5/2011 لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا هەڵیان کوتایە سەری و کوشتیان.